ئێرە ئۆسلۆیە، ئێرە مەملەکەتی بەفر و مرۆڤە قژزەردەکانە، ئێرە دواخاڵی باکووری گۆی زەویە لە کیشوەری ئەوروپاوە. ساڵانێکە وڵاتە بەهۆی بوونی کەسایەتێکی کوردەوە جێسەرنجی میدیا کوردی و ئەوروپیەکانە. نەجمەدین فەرەج ئەحمەدی ناسراو بە مەلاکرێکار ساڵی 1954 لە شاری سلێمانی لەدایک بووە. ژیانی سیاسی و کۆمەڵایەتی کرێکار بە چەندین هەڵبەز و دابەزی جێسەرنجدا تێپەڕیوە. ناوبراو لە سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردوودا دەچێتە شاخ و دەبێتە پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێک لە جەنگاوەرە لاو بە جۆش و خڕۆشەکانی شۆڕشی ئەیلوول. کرێکار لەم قۆناغی ژیانیدا بەوە دەناسرێتەوە کە لە تەمەنی 17 ساڵیدا مەشقی لەسەر چەندین جۆرە چەک کردووە. هەر لەم تەمەنەدا کرێکار فڕۆکەیەکی عێراقی دەخاتە خوارەوە و سەری فڕۆکەوانەکە دەگرێت بە دەستەوە و لە پارچەکانی فڕۆکەکەش شەکرشکێنێک بۆ دایکی دروست دەکات و بە دیاری بۆی دەنێرێتەوە بۆ سلێمانی. لە دوای شکستی شۆڕشی ئەیلوول کرێکار دەگەڕێتەوە سلێمانی، پاشان لە فەرمانگەی ئەمیندارەتی گشتی کاروباری کۆمەڵایەتی لە شاری هەولێردا دەمەزرێت و ڕوو لەو شارە دەکات و ماوەی 3 ساڵ تێیدا دەمێنێتەوە. هاوشانی کاری فەرمانبەری کرێکار لە خوێندنگەی شەوان درێژە بە خوێندن دەدات. دوای تەواوکردنی قۆناغی ئامادەیی لە سەر خواستی خۆی دەچێتە بەشی عەرەبی کۆلیژی زمانی زانکۆی سلێمانی و بە پلەی دووەم ئەو کۆلێژە تەواو دەکات. ساڵی 1983 کرێکار هاوشانی عەلی باپیری هاوڕێی ڕوو لە وڵاتی ئێران دەکات و لەوێ سەلاحەدین محەممەد بەهائەدینی ئەمینداری ئێستای یەکگرتووی ئیسلامی دەبینێت. دوای 3 مانگ کرێکار لەگەڵەمەی دووەمیدا هەوڵی دروستکردنی ڕێکخستنێکی سیاسی سەربازی ئیخوانی دەدات، بەڵام لەم کارەدا سەرکەوتوو نابن. پاش ئەمە کرێکار دەبێتە پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی ناوکەمپی هاوارە عێراقیەکان لە شاری کەرەج. لە وتارێکیدا لەو مزگەوتە کرێکار ئاماژە بەوە دەدات کە گەر بێت و ئیمام خومەینی بێتە ئەم مزگەوتە و پێشنوێژی بکات، ئەوە دەبێت لە دوایەوە نوێژ نەکرێت چونکە ئەو نوێژە بەتاڵە. ئەم ڕستەیە دەبێتە هۆی مەترسی لەسەر کرێکار، بۆیە بە ناچاری ئەو کەمپە جێ دەهێڵێت و بە نازنامەیەکی ساختەوە دەگەڕێتەوە شاری سلێمانی و ژیانی هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکدا پێک دێنێت کە پێشتر لە قۆناغی زانکۆدا ناسیوێتی و ئافرەتێکی شیوعی بووە، بەڵام دوای گفتوگۆی زۆری کرێکار لەگەڵیدا بیر و ڕای گۆڕاوە و بووەتە ئیسلامی. پاش پرۆسەی هاوسەرگیری کرێکار و هاوسەرەکەی بە نهێنی دەچنەوە ئێران و لەوێوە بۆ بلوچستان و پاشان دەچنە ناوخاکی پاکستان. لێرەوە کرێکار بۆ یەکەم جار دەچێتە زیندان پاش ئەوەی گومانی لێ دەکەن کەسێکی فەڵەستینی بێت. دوای بەڕێکردنی 100 ڕۆژ لە زیندانی پاکستانەکاندا کرێکار ئازاد دەگرێت و لەگەڵ هاوسەرەکەی دەچێتە شاری کاراچی پاکستان. هەر لەم شارە کرێکار چەندین کەسایەتی دیار دەناسێت، لەوانە عەبدوڵڵا عەزام، قەلبەدین حکمەتیار، بورهانەدین ڕەبانی و چەندین کەسایەتی تر. ساڵی 1988 و پاش کارەساتی هەڵەبجە مەلاکرێکار هەز دەکات خەباتی ئەو لە ناو ئیخوان موسلیمیندا هیچ سوودێکی نییە. هیوای ئیخوان موسلیمین هەڵوێستیان بەرامبەر ئەو کارەساتی بەسەر کووردا هاتووە هەڵوێستێکی ڕوون و ئاشکرانیە، بۆیە بڕیار دەدات بۆ یەکجاری ڕیزەکانی ئیخوان موسلیمین و زانکۆ و تەنانەت شاری کاراتچیش بەجێ بێڵێت و ڕوو لە شاری پیشاوەر بکا بە مەبەستی نیشتەجێکردنی خێزانەکەی و گەڕانەوەی خۆی بۆ کوردستان. لەگەڵ گەڕانەوەیدا کرێکار ئاشنایەتی لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق پەیدا دەکات. دواتر بە یەکجاری پەیوەندی بە بزوتنەوەی ئیسلامیەوە دەکات و وەک سەرکردەی ڕەوتێکی سەلەفی جیهادی لە ناو بزوتنەوەدا دەناسرێت و خەڵکێکی زۆری لێکۆ دەبێتەوە. ساڵی 1989 لە یەکەمین کۆنگرەی بزوتنەوەی ئیسلامیدا دەبێتە ئەندامی شورای بزوتنەوە. لە کۆنگرەی دووەمیشدا بە هەمان پلە دەردەچێتەوە و باڵەکەی زیاتر برەو دەسەنێت. برەوسەندنی باڵی سەلەفی و توندڕەوی ناو بزوتنەوەی ئیسلامی بوونە خاڵی قوڵی ناکۆچی نێوان بزوتنەوەکەوی چێتی نیشتیمانی کوردستان کە دوجار شەڕێکی خوێناوی لە نێوان ئەم دوو حیزبەدا لێکەوتەوە با شکستی بزوتنەوەی ئیسلامی کۆتایی پێهات. ساڵی 1992 کرێکار و خێزانەکەی لە شاری پیشاوەری پاکستانەوە ڕویان لە نەرویج کردو لەو وڵاتە مافی پەناهەندەیی سیاسیان وەرگرت. لە کۆتایی نەوەدەکانی سەدەی ڕابردوودا تا دەهات ناکۆکی زیاتر دەکەوتە نێو سێباڵەکەی بزوتنەوەی ئیسلامیەوە، یەکێکیان بە باڵی شێخ عەلی عەبدولعەزیز و یەکێکیشیان بە باڵی مەلاکرێکار و سێمیشیان بە باڵی عەلی باپیر ناسرا بوو. تا کار گەیشتە ئەوەی ئەو سێباڵە لە سەرەتای ساڵەکانی 2000دا لێک جیابوون و
باڵێکیان کە زۆر نزیک بوو لە مەلاکرێکارەوە ناویان لە خۆیان نا جوندول ئیسلام و باڵەکەی علی باپیریش ناویان لە خۆیان نا کۆمەڵی ئیسلامی. هەر لە سەرەتای جیابوونەوەیانەوە جوندول ئیسلام لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتنە شەڕێکی قورسەوە. لەم سەروبەندەدا داوا لە مەلاکرێکار کرا کە ڕەوتێکی تایبەتی هەبوو خۆی ببووە ئەمیریان ببێتە ناوبژیوان لەو شەڕەدا. سەرنجام ناوبژیوانیەکە یەکگرتنی جوندول ئیسلام و باڵەکەی مەلاکرێکاری لێکەوتەوە، ناویان لە خۆیان نا ئەنسارول ئیسلام، کە دواتر ئەوانیش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا با شەڕێکی قورسدا تێپەڕین تا ساڵی 2003 و لە سەروبەندی پرۆسەی ئازادی عێراقدا درانە بەرم و شەکی ئەمریکی و لە ناوچەکانی هەورامان دەرکرا. ڕۆژی 6 نۆی 2002 لە کاتێکدا کرێکار چەند ڕۆژێکی کەم بوو لە هۆڵنداوە ڕووی لە ئێران کردبوو تا لەو ڕێگەیەوە بگەڕێتەوە کوردستان، لە وڵاتە دەست بەسەر کرا و ڕەوانەی هۆڵندا کرایەوە. لە هۆڵنداش کرێکار بە هەمان شێوە بۆ ماوەی 4 مانگ دەست بەسەر کرا و لەو ماوەیەدا چەندین جار لەلایەن دەستگا هەواڵگرەکانەوە لێکۆڵینەوەی لەگەڵدا کرا. چەندین تۆمەتخرانە پاڵ کرێکار کە دیارترین و سەرنجڕاکێشترینیان ئەو تۆمەتە بوو کە ئوردن خستبووە پاڵی، دوای بڕێک مادەی بێهۆشکەری بردوۆتە ئەو وڵاتە و بازرگانی پێوە کردووە. دوای 4 مانگ دەست بەسەری لە هۆڵندا کرێکار ڕەوانی نەرویج کرایەوە، بەڵام لە ڕۆژی 20 2023ەوە کرێکار لە نەرویج پاسپۆرت و مافیمانەوە و پەناهەندەی لێ سندراوەتەوە. ئێستا لەو وڵاتە هیچ مافێکی نییە و بەردەوام هەڕەشەی دیپۆرتکردنەوەی بۆ عێراق لەسرە. گەرچی زۆربەی خەڵک کرێکار وەک بانخوازێکی ئیسلامی توندڕەو دەناسن، بەڵام ئەو دوو دیوانی شاری چاپکراوی هەیە بە ناوەکانی ژانی لەدایک بوون و ئازاریمانەوە. کرێکار دەڵێ ئیخوان موسلیمین فێری بنەمایەکیان کردم کە ئێستاش لە سەری دەڕۆم، ویژەوەیە لە هەموو شتێک زانستێک وەرگرە، لە هەموو زانستێک شتێک بزانە، لە زانستێکیش هەموو شتێک بزانە. بە گوتەی خۆشی کرێکار تا ئێستا زیاتر لە 5,000 کتێبی لە هەموو بوارە جیاجەکانی معریفەدا خوێندۆتەوە. کامێرای NRT لە ئۆسلۆ ڕووی لە ماڵی کرێکار کردو بە پێچەوانی کەش و هەوای ساردی ئەو شارەوە بە گەرمی لەلایەن ناوبراوە پێشوازی کرا. سرچان بخير وسرچان اخبار وسهلا بخير وسرچان فرمو بخير. میوانی ئەم دیدارەمان کەسێکی ناسراوە بەوەی کە دوژمنەکانی کەمتر نییە لە دۆستەکانی. ساڵانێکی زۆرە میدیای کوردی و نەرویجی و تەنانەت بگرە ئەوروپیشی بە خۆیەوە سەرقاڵ کردووە. میوانەکەمان مەلاکرێکارە. سپاس بە ڕخساندنی ئەم دیدارە. زۆر سپاس بەوەش بەخێر بێ. سپاس. سەرەتا حەزەکەم بەوە دەست پێکەوم پرسم چۆن ناو بێنم، مامۆستا کرێکار، مەلاکرێکار کامیان؟ یەکەم مەلاکرێکار جنێوە، چکە جنێوی جەلال تاڵەبانیە کە لە ساڵی 1992 لە ناو جەمعێک لە کادرانی خۆیان بەگاڵتە پێکردنەوەڵێ مەلاکرێکار مەلا پڕۆلیتار. ئەوە یەکەم جنێوێکە کە لێوە هاتووە. جنا بە نیسبەت منەوە تەوان مەلایەتی فەخر و شانازیە، مەلایەتی پەیامی پێغەمبەرانە و پێشەوایەتی میلەتانە بۆ گۆڕانکاری. ئەمما مەلایەتیەکی ترکە عایدی اتحاد العولەمایە و عایدی ئەوقافە و عایدی ڕسمیاتە، ئەوە وەزیفەی ئەوقافە، وەکو مامۆستا و سلکی سەحی و ئەوانی تر وایە. بە نیسبەتی مامۆستا کرێکاریشەوە خەڵکەڵێ مامۆستا کرێکارە ژنا کرێکار لە قەبێکی شعریە، هەر پێشم بڵێ کرێکار پێم عادیە. باشە ئەگەر خۆت پێناسە بکەی چۆن خۆ دەناسێنی؟ وەکو وتاربێژێکی ئاینی، سیاسی، ئۆپۆزیسیۆن، مجاهید، چۆن چ شێوەیەک خۆت پێناسە؟ من وەکو مسلمانێکی کورد، مسلمانێک بە کامل معنای کەلیمەی مسلمان بوون، واتە وەرگرتنی ئیسلام وەکو دید و ڕێباز، وەکو عیبادات، وەکو شەریعەت، وەکو بانگەوازێکی گۆڕانکاری، وەکو ڕەنجدانێک بۆ دروستکردنی دارالئیسلامێک کە سەروەری شەرعی تیا بێتەتی. ئەمە وەکو مسلمانێک و کوردیشم، چونکە ئەم فکرە و دید و تێڕوانینە پێویستە بێتە سەر واقعی ئەو میلەتەی کە تایە ژین کە کووردە، بۆ لاوردنی ئەو هەموو مەزڵومێتی کە لەسەری کۆبۆتەوە. وەکو کوردستانیش بیرەکەمەوە سەر بە هیچ شوێنێکی دەرەکی نیم، پەیوەندیشم لەگەڵ هیچ شوێنێکی دەرەکیانی. دوام لە کوردێکی موسڵمان یا موسڵمانێکی کورد فەرق ناکە. ئەو جەدەلێکی هەرزەکارانەیە، هی بێ ئیشیە بەڕاستی، چونکە
کابراکە قەت پێی ناڵن تۆ مارکسێکی کورد مارکسیەکی کوردیا کوردێکی مارکسی هەبوو لە کابرای مسلمان بۆ بپرسن باشە مسلمانێتێکە کۆمەڵێک دید و تێڕوانینە ئەفکارە بەرنامەیە لە سەریایەتی کۆمەڵە معتەقەداتە هەرە میسانێ و شڕواڵ لە پێ ینی چ زەرێکی لەوە داوە کە هەردووچیان لە یەک کاتا بن با ئەگەر ئێستا بڕۆینە ئەو لەو محوەرە قسە بکەین ئێستا لە ساڵێک لەمەوبەر تقریبان بزەبت ساڵێک لەمەوبەرەکە کە لە مانگیەکی 2010 هەوڵی تیرۆرکردنێدرا لەلایەن کەسێکەوە کەسێکی ناناسراوە پاش یەک ساڵ ئەو کەسە ئێستا دەستگیر کراوە ینی کە ئێستا مانگیەکی 2011 ئەو کەسە دەستگیر کرا بزەبت پاش یەک ساڵ تۆ شکل لە چەند لایەنێک و چەند کەسێک و شکل هەبوو بەڵام کەسە تاوانبار نەکرد ئەو کەسێک کێژی گیراوە ئەو کەسە بوو کە جێی شک بوو پێشتر ئێمە نازانین کەسێکە یا کەسانێکن و چ لایەنێک لە پشتێتی و هێشتا توێژینەوەکانی پۆلیسیش دەری نەخستووە کە ئەو کەسە تاوانبارەیان نەبێ گومانە بێ بچێتە دادگا و ئەو گومانانە یا بڕەونەوە لە قازانجی دادگا قازانجی کێشەکە یان لە قازانجی کابرا خۆیە بێ و بەری دەرەچێ ئێمە نازانین ئێستا تا چ ڕادەیەک وایە و هەروەها ناژبێ حساب بۆ بکەین ئەگەر گومانەکان هاتنە سەر کابرایەکی کورد یا چەند کەسێکی کورد ئیتر لایەنی تر جێی گومان نەمێنن لەبەرەوە قەزێکە بۆ خۆی ئاڵۆزە پۆلیس هەر بە دوای قەزێکەی هاڕاتەوە دیسان تحقیقاتێکی خەیاڵی کراوەتیایە بەڵێ ئەوەی کە هەوڵی ئەو هەوڵە یا بەرامبەر بە تۆ کورد بوون ئەوروپی بوون چۆنەری بوون ئێستا تحقیقات لەگەڵ هەموو جنسێک کراوە لەگەڵ هەموو توخمێک لەوانە بەڵێ هەیە کووردە هەیە غەیری کووردە و غەیرە کوردەکانیش بە هەمان شێوەتیانە کە تاوانبارە یا جێگومانە لەبەرەوەی تر بەڵام زۆرتر گومانەکە بۆ چەند کەسێکی کورد چووە کە تحقیقاتی پۆلیس زۆرتر ئیتر تەرکیزی کردوتەوە سەر ئەوان یعنی زیاتر گومانەکان وا دیارە لەسەریان خولاوەت ئەوە ژیراوە کووردە بەڵێ باشە ئەگەر ئێستا با بڵێن تەوەرەکە باسی ئەوکەین ئێستا ژیانی تۆ کە لە نەرویجی ماوەی لە مانگیەکی 2011 پارێزەرەکە هەواڵێکی بڵاو کردەوە وتی مامۆساکرێکار بە تەمایە بگەڕێتەوە کوردستان و ئەمەش وەزیری دەرەوەی نەرویجی زۆر خۆشحاڵ کرد و وتی زۆر خۆشحاڵە بەوە بەڵام تۆ لە هەر لە هەواڵەکە باسیەوە کە محامەکە کە بە تەمای ساڵێ 2-3 ساڵێکە بگەڕێتەوە نازانیکەی مەبەست چۆن ئەم مەسەلەیە چۆن ئەگەرەوەمان باسکەی کێ گەڕێتەوە بۆ چۆ گەڕێتەوە چۆن ئەم مەسەلێ بۆ و ئێستاش باسکران یەکەم لەبەرەوەی لەم ماوەیە نزیکی 400 کەسیان ناردۆتەوە و خەڵکێکە نێرێتەوە عادەتەن بۆم لاولا حیزبە لیبراڵەکانیش یەمینیەکان بڵێن ڕاستڕەوەکان کە وەکو خەسمی من هەڵس و کەوتەکان ئەوان ئیسارە کرد کە بۆچی مەراکرەکار نانێرێتەوە ئەویش لە وەڵامی ئەوەی ئاڵێ باشە خۆ کەس خۆشحاڵ نییە بەقەدەر چوونەوەی مەلاکرەکار وەکو خۆی بۆ وڵاتی خۆی ئەو لە هەموو کەس خۆشحاڵترە بۆی کێسە لە وڵاتی خۆیان وایە و بڕیاری محکەمەش دراوە و شتێکی قانونیە کۆتایی پێهاتووە وەکو سیاست مەدارەکانیش هەوڵی خۆیان خستۆتە گەڕ بەڵام ئەمە کارێک نیە ئێستا ئەنجام بدرێت ئەمە کۆمەڵێک لەمپەری لە ڕێگایە کۆمەڵێک بربەست هەن کە ئەو بربەستانە لە ڕێی کەسێکی ترانین کە تەسلیمەکرێت ئەمە ئیتر بوو بەو زەجەیە کە گوایە مەلاکرەکار داوا ئێواکە کە بگەڕێت داواشم نەکردو داواشم نەکردەوە بە کەسیشم نەوتۆ دوایە مەخۆ هەروە جادەی قیر نییە خۆ بلیت ببڕین و بڕێنەوە لە مەتارێکا دابەزی ئەو کەسانەی ئەم قەزەی مەلاکرێکاریان دروست کردو خۆیان مەسئولن لەوەی بچوکی کردنەوە ئەو قەزەی من نەماوە ئێستا لە سەرەتاو بە نەرویجیەکانم وتم ئێوە فووەکە نەمی زەڵانێک ڕسمتان لەسەر کێشا و ڕسمی کرێکار ڕسمێکی ترسناک و تا فووی پیاکەن چاوی زەخترە بێ بۆی میلەتی خۆتان بترسێنن بۆی ئەم ترسەش تەوزیف بکەنەوە بۆ کارێکی سیاسی ئێستا میزەڵانەکان ئەوەندە فوتێ کردووە نە پێیان فشکرێتەوە نا پێشیانە تەقی ئەش ترسن لە دەستیان نابتەقی بە من ئەڵێن وەرە تۆ تەگویرێکی بکەڵم نا کەسەی فوی تێ کردو تەگویری بکە من پێش دروستبوونی قەزەی مەلاکرێکار لە نەرویجە کابرایەکی کورد بووکۆ هەموو هەزاران کوردەی کە لێرە ئەژین ئەهاتمەوە ڕۆشتمە هاتمە ماڵی خۆم و 2 مانگ 3 مانگ ئەمامەوە گەڕامەوە بۆ وڵاتی خۆم بۆ کوردستان بەڵام کە تۆ قەزێکە دوا گەورە کردو بڕ تۆ خۆت مەسئولی ئەسڵەن خۆی تێناگەێنم چونکە من جارەوە ساڵێکیشە
هەرچی ڕاکەن بە دوامە مقابلەیەکیشم قبول نەکرد جوابیشیان نادم من گەڕامەوە سەر کوڕە پۆلیسەکەی جارانی خۆم و نەمەلاکرە کارە گەورەکەی تۆم بە مقابلە ڕاکەی بە دوامە تەواو من ئەوە ئەو کەسە کوردەم کە هاتمەوە بە ماڵەوە سراحەتیشە کرد لە بنبەردێکی ئەم نەرویجەیەوە گەڕایە هیچی تر تۆش بڕۆ کێشەکەت گەورە کردو بۆ سیاسەتی جۆرج بۆش بڕۆ بچووکی کەرەوە چ مشکلەیەکی منە تۆ مەبەست لەوێسە خۆشە باسی ئەوت کرد کە ئەما خۆیان تۆیان کێشەکەی تۆیان گەورە کردووە و زۆر جاش لە ڕۆژنامە ئەوروپیەکانە بە گشتی ئەبینین باز لە تۆوەکە نەڵەن میوانێکی نەخوازراوە ئێمە پێمان خۆش نییە لێرەیە چۆن ئەم شتە سەیرەکەی تۆ هیچ نییە جارێکەکەم ئەو قسەیە بەقەدەر ئەوەندەی کە خەڵکێک بڵێ ئێمە حەز ناکەین کرێکار لێرە بێ بەقەدەر ئەوەندەش خەڵکێک هەیە لێ ئێمە مەناعەتێکمان نییە لێرە بێ 20 ساڵە کابرا مخالفەی هیچ شتێکی نەکرد 20 ساڵە هیچ جەریمەیەکی لێ دەرنەکەوت 20 ساڵە کەسی هەن نەداوە لەسەر هیچ جەریمێ باشە 20 ساڵە کابرا لێرەیە مخالفەیەکی لە پاسا نەکردو لە بازارە نەکردو لە مەکتەبێکە نەکردو لە شوێنە نەکردو 20 ساڵە کابرا دانیشتو بە مسالمی تۆ بتێ بیخێتە بەحرێکی خوێنەوە یعنی لە پێناوی چی ئەم خەتۆیە ئەنجێ لە پێناوی جۆرج بۆش و سیاسەتێکی عودوانی دژمنکارانە بەرامبەر بە ئیسلام کابرا کە ئەڵێ میوانێکی نەخوازراوە بەس بۆچی وای لێ هاتۆ کە نەخوازراوێ خۆ ناکرێ ئەم پەڵە ڕەشە هەروە بە ئاسانی بە ناوچەوانیانەوەی بیسڕنەوە بەڵێ خۆیان مەسوولن لێ وەک تێبگەم مەبەست لەوەیە ئەوانیانەوێت تۆ بەکاربێنن بۆ شتێکی خۆیان بۆ مەبەستی بەکاریان هێنا بەکاریان هێنا بەڵێ ئەوان لە کاتێکە کە جۆرج بۆش لە ئۆکتۆبەری 2010 ئەو کاتە من لە زیندانی هۆڵندا بووم کە ویستیان لە ئەنسار الئیسلام بدەن دوایەوەی کە ئازاد بووم هاتمەوە ئێرە لە سەحافەی نەرویجی هەبینیم کە ئەو کاتە بەتەمابوون لە ئەنسار بدەن بەڵام هەر مخابرات ڕۆبرت مۆڵ پێیوتن و تیێسە مولائیم نییە بۆ ئەوەی کە لێ بدرێن چونکە ئیسارەی قەزەیەکە کرێ بە بێهودە دوایی پێش هجووم بۆ سەر عێراق لەو برایانە درا و هەمومانەزانینێنەوە هەمووسەواری خانیان نابە ئەو خەڵکە ڕەش و ڕوتەوە لە بەرخاتری چاوی کاڵی جەلال تاالبانی و ڕێککەوتنەکە یەکێتی دوای ئەمە قەزەکەی منیش بوو بەو قەزەیە کە ویستیان بمکەنە لینکێک بە دەردی خۆیان ئەڵەن ئاڵلقەیەکی پەیوەست لە نێوانی ڕژێمی سەدام حوسێن و ئوسامە بن لادن بۆی هەمووی پێکەوە ڕەبتکەنەوە بۆیە هەوڵیشاندا یەکەم جار من بمن بۆ میسر ئێستا لە وەسایەقەکانی ویکلیکسا دەرەکەوێ ئەوەشمان نەزانی بوو ویکلیکسە ساڵێ ئەڵێ هەوڵدانەکە بۆ ئەو ببنە میسر لەوێ باش خەڵگە گورن لەوێش باش وای لێەکەن کە هەموو پەنجەکانی مۆرکە دوای کە ئەویان نەتوانی من لە هۆڵندا گیرا بووم قەزەی مخەدراتیان ئامادە کرد بۆ ئەوەی بە پێی قانونە کە بتوانێت من تەسلیم بە ئوردون کە لە نێوانی ڕێککەوتنەکە لە نێوانی ئوردون و هۆڵندایە بوو دوایەوانشیان بۆ نەچوە سەر چونکە لە ڕووی قانونیەوە نائەکرا من نە ئوردونم دیبوونە هیرۆین وەختە دادگای هۆڵندی کە ئاهات و محکەمەکەی منیە کردەوە و لەبەر خطوڕەتی منیش منیان نابڕوە محکەمەکەیان هێنا بۆ زیندان قاعەیەکە کرا بە محکەمە و منیانە هێنا بۆیە و پرسیارەکان وەڵام مەداهێ و ئێوتە من هەر توولی عمرم هیرۆینم نەدیوە هەر ئوردونیشم نەدیوە قازەکەشی تر پێی سیر بوو تەمان دوایە کە ئوردونی ژەڵێ بڕێکی زۆری هێناوە فرۆشتوێتی ئێ بڕەکە چییە بە چیلۆیە بە غرامە بە تەنە دوایە چۆن هێنامە بۆ ئوردن هەردوو لە ڕێی قسەی هیچ و پوچ دەرچوون اینجا ئەحکامەکەش دەرچوون نە من هەر نەشم دیوە ئەحکامەکەش دەرچوو 15 ساڵ سجنیشم لەسەر ئێستا ئێ لەوەرە گەڕانەوەکەش خۆی ئەمەژێکێکە لە مەتەڵەکان تۆ من سواری تیاری هەر شوێنە بم لە ئاسمانی هەر شوێنەکە بێکە بمگرن ئەنترپۆڵم ئەمگرە و تەسلیم بە ئوردون مەکە 15 ساڵ زیندان لەوێ بەڵێ ئەو پاسی 5 ساڵێک کرد ئێستا دیسان لە مانگیشی ئەم 2011 دیسان باسی ئەوە کاتەوە نەرویجەڵێ ئەتوانین محکەمەی کەنەوە 5 ساڵ حکم وەرگێت هیچ نییە هەر قسە ئەمە چیە ئەمان ئەمە هەر قسەیەکە کاتی خۆی من لەگەڵ ڕۆژنامەوانانی بێگانەیە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیە وتم ئەو کەسێک کە من تەسلیم بە گۆمی خوێنەکە لە عێراقا بێەوە بزانە سەری بەسەرمەوەی نابێ هەروە بزانە بە سادە و ساویلکەی وەڵام من تەسلیم بە گۆمی خوێنەکە من لەوێ عدام کرێم و ئەویش وەکو زمانی سپارتاکۆس وەکو مەلعەبەکەی ڕۆمادانیشە بزانە چۆن ئەم عەبدە شێر پەلاماریەدەن و کەڵوەی لێگیرەکە ئەو خەونە سەوزەیە بێ بخاتەوە کەنارەوە ئێمە لە عالەمێکە هەژین ئێستا
ئەو عالەمە خەیاڵ پڵاویەی ڕۆستەقڕاتیەکانی ئەمان نییە دانیشە سەیری مەرجی من کا بەو شێوەی. ئەیتر قسەکە تەبعاً چووە شکاتی کردووە یەکێ لەم ڕئیسە حیزبانەی ئێرە شکاتی کردووە کە مەراکرەکار هەڕەشەی لە ئێمە کردووە و ئەوەش دڵخۆهینی یەکێتیە کە نووسیویانە لە خۆشیاڵێ ئەگەر وابێ مەلاکرەکار 15 ساڵ حکومە بێ شۆش هیچ نییە ئەوش نەزانینە لە قانونە چکە تۆ هەڕەشە لە هەر کەسێ بکەی لێرە ناکاتە 6 مانگ سجن وان فەرز ناکردیشی کە من هەڕەشەشم لێ نەکردو. من لە ڕۆژنامەیەکی نەرویجیا دیم کە باسی ئەوەی کرد هەر قسەیەوە ئافرەتەیە قسەی هەر ئەوەش نەقلی کردووە تۆ ترش و خێ هەتا باسی ئەوژەکە لە ڕۆژنامەیشکەی نەرویجی ئافتن پۆستنە باسیەوە کە ئاڵێ مەجال هەیە بۆ ناردنەوەی کرێکار لەبەر ئەوەی کوردستان خەریکە بە وڵاتێکی سربەخۆ و پارتە ئەلمانیەکان دەسەڵاتە گرنە دەست بەرەو دیموکراتیە دەڕوا مەجال هەیە کە بنێرێت. ئەوەش هیچ نییە ئەوە بێ قسەیەک بە قانونی نەرویجی قەناعەتی پێ بکە بوون بە وڵاتی سربەخۆ نابێ بە دەلیلیەوەی کە خەڵک بگەڕێت یا تەسلیم بکرێتەوە. کۆسۆڤۆ بوو بە وڵاتی سربەخۆ ئەوروپا بە کەزەڵێ بێ بڕۆیتەوە کە ئیتیحادی ئەوروپیە لەناو ئەوروپا شاژی و جەلادیش نین وەکو کە میسر و ئەو شوێنانە جەلاد ئەی باشە خەڵکێکی لیبی بۆچی تەسلیم ناکرێن یعنی گەر کوردستان بوو بە دەوڵەتی ترامەی کە بەرهەڵسکاری پارتی وێچێتیە بێ بخرێتەوە جەلادەکان بخرێتەوە بەردەستی ئەوان نا لەبەرەوە بێ شتێک بێ قانونی نەروێجی قبوڵیکە قسە لەسەر سیاسەت مەدار و سەحافە ناکرێت ئەبێ وەرەقەیەک بێ بەڕەسمی قانونی نەروێجی سقی پێ بکە ئەجنا وەرەقەکە خۆ جەلال تاڵەبانی وتی بابەت دە وەرەقە نووسم ئێوتیان وەرەقەی تۆکو لە مانگی 2023 کوردستانە بەجێشت و گەڕایتەوە لە 2002 بەجێ لە 2023 ئەو مافانەی کە هەوبوو لە نەرویجۆک و پەنابەر هەمویان لێ ساندیتەوە وەستێنرا با بڵێن ئێستا بەس تەنها لێرەی ئەژنا مافی پەنابەریت نییە هیچ مافێکم نەماوەسە مانگێکی ترا وچمە نۆیەم ساڵەوە کەیتر من هەر لە ماڵەوەم و هیچ مافێکی حتا سەحیشم نییە. ئەی چۆن ژیان بەسەر بێتوانی ژیان تەبان خێزانم لە ڕەوزەی مناڵانە تر بەڕاتوی ئەوە ژین و بەڵێ تر ئەی وەکو بەچیەوە مەشغوڵە بی مەسەن لە ماڵەوە بی چۆن یعنی ئەگەر من ڕۆژێکی ئاسایی چۆنە بیتە سەر بە فەزلی خوای گەورە من بۆ خۆم هەر لە کۆنەوە هەر شەیدای کتێبم و خوێندنەوە و لەسەر زەمەنی ئینتەرنێتە تر لەسەر کۆمپیوتەر و ئینتەرنێت و نووسین و تەرجمە و ئەمانە ڕەنگە ڕۆژی وا هەیە 15 ساعت لەسەر کۆمپیوتەر زیاتر بە مەشغوڵم پێوەی بۆ مەشغوڵی بەڵێ بێگومان ئەوەندە مەشغوڵم ئێستا جارێ مەجالم نابێت جوابی تەلەفۆنێ بدەم جیازێکی زۆر نابینی لە شاخەوە و لە چەکەوە و لە خۆی ئەبێت تۆوا بگونجەی لەگەڵ ئەو بێئی کە بەسەر تا فەرزەکرێ خۆ ناکرێ من ئێستا بڵم ئەو زمانی کە ئەوەندە سەفەرمە کردووە ڕۆیشتمەوە هات من هەر پێم ناکەوتە هەرز جاری وا هەبوو لە 3 ڕۆژە لە 9 ڕۆژە چوومەتە 4 وڵاتی ئەوروپی بە شارەکانیەوە بە هیچ جیاوازی محاضرەیە لێرە خوتبەیەک لێرە دەرسێک لێرە شتێکی تر نیشاتێکی تر پارە کۆکردنەوەیەک لێرە گەڕاوم بە هەمویانە بەڵامی تر خۆێستا نابێت خەفەت بووە بخۆم بڵێم وڵا ئەو زمانەوە ئەڕۆشتم ێستا ئەمان لێ سندومەت و لیان سندومەتەوە دەفتەرێکە دایانوێ خۆیان وەریان کرد من پێشەوەی بێم بۆ ئێرە بە پێی نەزەری ماسلۆ نظری ماسلۆ اتحادی بڵین ئەوروپا بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو دامەزرە کە مافی ئینسان بریتە لە پەیژەیەک لە قادرمەیەک قاتی یەکەم پێ وترە فسیۆلۆجیکەڵ نیدز ئەوانەی کە پێداویستی ژیانن وەکو هەوا و ئاو و خۆراک و خواردنەوە ئەوانە ئەما بێت تەمین بکرێت دوای ئەو سکوورەتی نیدز ئەمان دێ ئەمانە بە ئیقامەیە بە ڤیزەیە بە جەوازە بە جنسیە بەمانێ بە ئەمانی پۆلیسە ئەمانی خۆراکە هەموو جۆرە ئەمانێکی ترکە دوای ئەو پێوترە سوشال ئەفیلیشن نیدز یعنی پێداویستی هەستی ئینتیما و تێربوونی ئینتیمای جەماعی من یەکەم و دووەمم لە پاکستان هەبوو مامۆستای جامعە بووم و سیارەی خۆم و ماڵی خۆم و ئیمکانێت بەقەدەر 5 دکتۆر وەرمەگرت لە پاکستان پێشەوەی بێمە هێر لە ئەمانیشا بووم وەرەقەی ئومومی متحیدەشم پێ بوو هەوێ ئێوانم پێ بوو هاتمەوە گەڕام ئەم دوانم هەردووچی هەبوو کە هاتم بە دوایەوە ئینتیمای خۆم بدۆزمەوە بزانم لەم حەزارەتە گەورەی ئەوروپا دروستی کردووە
بزانم شوێنی ئۆسوولیەکی وەکو من کوێیە خۆم نەدۆزیوەتیا لە بەر ڕقوقین و حەقدی ئەمان حەقدێکی مەوروز تاریخی 1400 ساڵ لە ئیسلام کە زانیان منم مسلمانە ئۆسوولیم 1000 تۆمەتیان بۆ دروست کردم 40 جار چوومەتە دادگا بە 40 تۆمەتی جیاواز 40 جار مخابراتی دەوڵات تحقیقی لەگەڵ کردم تحقیقی وا بە 3-4 ڕۆژی خایانووە دیسان ڕۆشتون و هاتوونەتە وەکو مخابراتی ئەڵمانی هیچ شتێ لەسەر من کە ئیسپات نەبوو سەیرەکەن بەس ئەفکارەتی هەرچەنەکەن ئابەم دیموکراتێتی خۆیان ئیستیعابی ئەوە ناکە مسلمانێکی ئوسولی لە ناویا بژی ئەمە ئێستا ئەو هەموو حەق دوقینێک کە بەرامبەر بە ئیسلامەیە ئەمەشە سەبەب بۆ مەناکردنی منارەکان لە مزگەوتەکانی سویسرا 178 منارەی لە هەموو ئەو وڵاتەیە باش ئێمە هەموو کەنایی سەمان چۆن لە وڵاتی مسلمانیا قبول کرد ئەم هەموو جوولەکە و ئەفکار و ئەقوام و خەڵکە چۆن لەو حەزارەتی ئێمە جێگایوەتەوە 1291 ساڵیش ئیسلام بەم شەریعەتی خۆی حکمی کرد نیوەی سەرزەوی حکم کرد باشە پیاوانی دەوروبەری سەیدنا عیسا حەواریەکانی و پێوترێ حەواری یۆحەنا مەرقس لەناو مزگەوتی ئێمە دفن کراوە ئەیکوا حەزارەتی 600 ساڵی ئێمە لە ئەندەلوس لەبەرەوە ئەمان کە نەئەتوانی احتیوای من بکەنەوە هەرچۆنە بویستان فڕی دەنە دەرەوە ئەو تۆمەتەشیان دروست کرد بۆ هەموو قەزەیە 5 ملیۆن دۆلاریشان لەسەر سەرف کرد ئێستا خۆیانیانە هەرچۆنێ بە منەوەکو شاهیدی زیندوو زوو دەمکوت بکرێن بکوژرێن بفەوتێم بۆی ئەم قەزەیە پان بێت چونکە لە هەبوونی منە ئەترسن دیسان ئەم قەزەیە هەڵبداتەوە جارێکی کە هەڵبداتۆڵەن وەرە چێ ئەم قەزەی دروست کرد کە ئێمە 30 ملیۆن کڕۆن واتە 5 ملیۆن دۆلار سەرفکەین بە دوای قەزەیەکە پێوترێ قەزەی مەلاکرێکار وەکو شەڕەکەی پارتی وێچێتی وهاب لە تووتمە دەستی پێکرد و شەڕگەیشتە زارگەلی خەلیفان دوای تێکشکانەوە و هاتنەوە تووتمێ و لە بالیسان دانیشتن و ئاو بێن و دەست بشە ئەمە ژوایە مەوەس لەوەیە سەکە تۆ باسەکە دوو جیهانی زۆر جیاواز تۆ دوو ژیانی زۆر جیاواز ژیاوی هیچ تەسیری کردووەتە بەڵێ گۆڕانکاری کردووە لە فیکری تۆیە بۆ نمونە زۆر باسەکرێت لە سایتی ئینتەرنێت و لە زۆر شوێنە ئەوترێ هەستەکرێت فیکری مامۆستاکرێکار گۆڕانکاری بەسەرا هاتووە با بڵێ میان ڕەوانەتر بووە بۆ نمونە ئەڵێن لە وتارێکە لە کوردستان لە ساڵی نەوەکانە ئەوەی وتارێکت داوە لەسەرەوەی گەر کەسێک دژایەتی ئیسلامی کرد بە کردەوە ئەوە پێویست بە فتوان ناکە لە هەر کۆڵانێکدا موسڵمانێک بۆی هەڵکەو بە تەورێک ملی ببڕێ بەڵام ێستا ئەو جۆرە وتاران نییە مەسەن لە چاوپێکەوتنێکی تازە تا باسیەوەکەی ئەڵەی ئیسلام ئێمە باوەڕمان بۆ نیە ئیسلام بدەین بەسەر خەڵکیدا چونکە ئیسلام دینداریە قەنەعەت و فیکر و ژیری و ویجدانە پابەندبوونی قیەم و خواپەرستی ڕۆژانەیە ئەمە دوو شتی جیاوازن یەکەم ئەوە لە 25/1992 قسەی یەکەمم کە کردو بەرامبەر بە شێرکۆڤێکەس شێرکۆڤێکەس حاکمی وڵاتێکی مسلمانە بۆی نییە ئەو کوفرە زەقانە لە وڵاتەیە لەسەر حکم و دەسەڵاتەوە بکە هەرچی کەسێ کوفر و دەسەڵاتی بوو پێکەوە لێ قبوڵ ناکرد ئەبێت تەبەڕای ئیسلامەتیەکە بکە بۆی بڵێ من کافرم و حکومەکە یان ناتوانێت بژ لە من مسلمانم و حکمی کوفریشتان بەسەراکەم ئەو کوفرەژەکەم ئەو جوابێ شێرکۆڤێکەس نە ئەو کاتە گۆڕاوە 25/9/92 نە 25/9/2012 گۆڕێ چکۆ ئەنا ئەحکامی شەرعین هەرچی کەسێک دەسەڵاتدار بوو کوفری بواحی لێوە دەرکەوت يجوز الخروج عليه يعني پێویستە شۆڕشی بەرامبەر بکرێ کە توانای مسلمانان هەبوو ئەمە فەرق ناکە شێرکۆڤێکەس بێکەس شێرکۆ جەلال تاڵەبانی مەسعود بەرزانی وەک یەک وایە ئەمە سەلەی تریان کە ئیسلام ناتوانین ئێمە بیدەین بەسەر خەڵکە چونکە ئیسلام وجدانی ئینسانە لە ناخیە قەناعەتکردنیشی ناخە من چۆن نتوانم بە زۆر تۆ ئیجبار بکەم من نتوانم وار لێ بکەم وەرەقەی ئیمزاکەی وەکو جەلادانی پارتی وێچێتی بەس خۆ من ناتوانم تو لە تۆ بکەم تۆ منو خۆش بێ چکۆ خۆشەویستی لە ناخی خۆتایە من ناتوانم وار لێ بکەم وەلاءت بۆ پارتی هەیە ئیجبارت کەمە بێ وەلاءت بۆ یەکێتی هەبێ پەڕۆسەوزەکە تێوە پێچمە عەلەمەکەش هەر بەرزەکەی تۆ ڕەسمی جەلال تاڵەبانیش هەڵەگری بەڵام تۆ لە ناخی خۆتە هەر مەسعود بەرزانیت خۆش ئەمانە عیلاقەی بە یەکترەوە هەیە بۆیە ئیسلام ناتوانی بە چەکوش بدەی بەسەر خەڵک ئەفکارێک کە بە چەکوش درا بەسەر خەڵکا وەکو چەکش و داسەکەی لینین تەواو کورتترین حەضارەت بۆ 70 ساڵ تو لینە کێشە ئینهیاری کردنیوەی سەر ئەرز بەدەست کۆمونیستیەوە بوو هەمووی ڕووخاو هاتە خوارەوە لەبەر چی لەبەرەوە لەگەڵ سروشتی ئینسانە ناگونج ئیسلام ئێمە باوەڕمان وایە سنووری من کۆتایی دەکە سنووری جەنابەت دەست پێک سنووری تۆ سنووری عەقیدەیە سنووری فکرە سنووری
دەربڕینتە سنووری کۆبوونەوەتە سنووری مزاهرەتە سنووری خاوەنێتیە سنووری کولتورە تۆ چۆنە خۆی خۆ علاقی بەسەر منەوە نیە چۆن بیرەکەی تۆ چۆن ئەبینی بیرکردنەوەکانی تۆ لە ڕێگای سێهیدایەتەکەی خۆتەوە دەم و چاو و گوێتەوە لە مێشکدا ئەوانێکەوە گەڵاڵە بوون و دروست بوون وێنایەک دروست بووە خۆشەر نییە ئەو وێنایەوەکە وێنای بکە لە لای منە چکە ئەفکارمان تێکەڵ بەم وێنایە بنەوە بەڵام هەردووکمان مهمە بڵین ئەم کاغەزە سپیە و لاکێشی بۆی مغاڵەتەی تیانەکەین چکە خۆی لاکێشیە لەبەر پێناسەی لاکێشە ئەزانین چییە سپیشە لەبەرەوە هیچمان عمل ئەلوانمان نییە تاکو ڕەنگەکان لێک جیانەکەین ئێمە مکابرەمان لەگەڵ ئەم ململانەیە کە هەیە ئەم مکابرەی کە لەسەری دروست بووە بەرهەڵسکاری ئەم شتین کە پارتی وێچەتی مسڕن لەسەرەوەی ئەو دیوەخانەی کوردایەتی کە لە هەولێرە وەڵامە پەرلەمان کە قیاسیەکەین بە پەرلەمانی ستۆکهۆڵم و ئۆسلۆ یار ناویان مشتەرەک هیچ نییە ینی کابرای پەرلەمان لێوێ خۆی ئیمزای کردو خۆی شەقیتی هەڵەتە پەرلەمانی ئێرە هیچ کەسە ناتوانێت بڵێ حیزبی حاکمم لە ناو ئەمانە دەسەڵاتم هەیە ئەمە مۆزوعک کەوا علاقیانە نییە بە یەکترەوە ئەوەی کوردستان لە زمانی 92 25 زمانی سڕاع زمانی ململانێ و دەستشکانەوەیە دەستشکانەوەی عسکەری دۆزانی یەکێتی بە درێژایی تاریخی خۆی ئەو هێرشانەی هەر کردوتە سەر ئێمە لە یەک شەڕەکە ئەمە 1990 شەهیدماندا و 276 بریندار مەوەس لەوە ینی گۆڕانکاری لە فکرتان ڕووی نایەوە نا گۆڕانکاریەکە ئێمە بۆ خۆم من وەکو خۆم لە دائیرەی ئیسلامەتی خۆمە ئوسولی تر بووم بەڵام لە دایرەی دەرەوەی خۆما لیبراڵم هەروەکو پێشتریش هەروە بووین ئێمە لە دائیرەی ناوداخلی خۆمانە ئوسولی ئیسلامی قورئانی لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەڕێنەوە بۆ زەمانەی کە سەحابە چۆنی بیر کردوتەوە معتەقەدەی چۆن وەرگرتووە تۆ حەقی ئەمە چییە من حەقم چێت بەسەرەوەی تۆ ترسکی وەرگرتووە یان لینی من حەقم چێت تۆ تەفسیری مارکسیزم بە شێوەی لینینەکە یاهی ماوچیتۆ تۆ ئەفکاری خۆتە بەس مهمە سنووری تۆ کۆتایی پێ هاتوو کە سنووری من دەستی پێ کرد تۆ حەقچێ من سۆفی میا سەلەفی مەدخەلی میا یەکگرتووم تۆ حەقی ئەمەی ناوەوە نییە من حەقی ناوەوەی تۆم نییە بەس حەقی سنوورەکانمانە هەیە لەگەڵ یەکتر من لە ناو سنووری خۆمە مسلمانێکی سەلەفی جیهادی ئوسولی قورئانی سنەتی ئەمەم دیدێکی فکری ململانەیەکی شارستانێتی لەگەڵ ڕۆژاوا هەمە بە سیفەتی ئەوەی کە ڕۆژاوایە نەک لەبەر ڕۆژاوای وەک جوگرافیا لەبەرەوەی سەرمایەداریەکی هێرشێکی سەرمایەداری ڕیشەکێشکردن بەرامبەر بە ئیسلام هەیە من لەم بەرەی ئیسلام ئاوەستاومەتەوە بەرامبەر بم ئەمە من لێرە بەڵام لە هەمان کاتیشا من بۆم نییە مافی کابرایەکی نەروێجی لێرە بفەوتێنم بیخۆم سنووری من کۆتایی هاتوو کە سنووری ئەو دەستی پێ کردو ئەمە ئەو چۆن بیرەکاتەوە لە من و ئەزانە من ئینسانێکی دڕندە و پیا و کوژ و خراپەکار و ئەوەی کە میدیا لە مێشکیەوە دروستی کردووە خۆم و بەختمەوە بڵێم چی مسەیترن بەسەرا منە بێ هەر هەوڵ بدەم بۆی ڕاستی کەم کەوانە بڵێ بەڵام ئایا و دەسەڵاتم هەیە توانم لە حدودێکە ئەم توانی بەزەسە هیچ ناتوانم کە من هەموو مەسافەکەم 2 متر مربع لە وڵاتە دیموکراتی کە من هیچ مافێکم نیە هیچ قسەیەکم نییە هیچ شتێکم نیە ناتوانم تەنانە دوتم بە خۆڕایی دەرسەڵێمەوە لە جامعی ئۆسلۆ زمانی عەرەبی کە اختصاصی خۆمە قبوڵیان نەکرد بەڵێ لەبەرەوە یعنی ئەو استعدادی ئەوەی نییە تۆ بهێڵێ لە مجتەمەعەکەیە بجوڵی چونکە ئەترسێ لە ئیسلام غەرب زۆر بەجددیە ترسێ لە ئیسلام ترسەکەی لەوە نییە هەڵی تەکێنینەوە بیتەقێنینەوە ترسەکەی لەوەی ئەفکاری دەرهێنی بەڵێ چونکە خاستن دوای مسلمانبوونی کەڵە پیاوانێکی وەکو ڕوجە غارودی وەکو مۆریس بۆکای وەکو مراتۆفمان لە ئەڵمانیا سەفیر بوو یان کنوت لە سوید سەفیر بوون ئەوە حەزەکەم قسەی لەگەی و گوتم تەوەرێکی لە دوایە ئیسلام لە ئەوروپا و پەنابەرانوانە قسەی لەسەرەکەین بەڵام بەنسبەت نەروی جوانەوە لە هاوینی ڕابردووی 2010 باسی ئەوە ئەکرێت کە تۆ هەڕەشەیەکە کرد نەرویجەکانی تووڕە کردووە بێزار کردووە لەو شتە کە باسیەوەکە ئەگەر بە زۆر تۆ بنێرنەوە ئەوە یا کوڕەکانت مناڵەکانت یا ئەنسار یا قاعدە تۆڵە لە نەرویجەکەنەوە ئەوە هەر ئەو قسەیەکە کردم کە لەو کۆنفرانسی ڕۆژنامەوانە بێگانەکانە کەوتم کە باس لە ناردنەوەکە ئەکەنەوەڵم باشە ناردنەوەکە خۆرە ئاسان نییە تۆ لە ڕێگای UN من هاتووم بۆ ئێرە و ئەمانت داومەتی ئەگەر نەدامایەتێ ناهاتم بۆ وڵاتی تو
من لە ڕێ UN هاتوون بۆ ئێرە و لە ئەمانە و 20 ساڵم لێرەم هیچ شتێکم نەکردووە معقولە تۆ هەڵم گری بم خەیتە ناو خوێنەوە معقولە تۆ بم دەیتە دەست کۆمەڵە جەلاد و لێ بمجنن تۆش سەیری ئەم دیمەنە بکەیتەوە تۆش زەریبەکەی نەدەی لەبەر هەر کەسێ ئەمە بکە ئەبێ زەریبەکەی بدە باشە کە زەریبەکەیدا چێ ئەم زەریبەیە وەرەگرێ نازانین چێ وەرەگرێ قاعدە تۆڵە کاتۆ جەماعەتە جیهادیەکانێکەنەوە خۆ جەماعەتە جیهادی عێراقەکان کە تهدیدی نەروێجیان کردوتیان ئێمە زین ساحەوی قسەی خۆشمانن ئێوە شتێکی وەها بکەنە بێ هەڵوێستەکەش بدەن ئەبێ زەریبەی ئەمە بدەن باشە تۆ کە سوکاری خۆشم قسەژە فەرمی باشە هەر کە سوکاری خۆمەوە ئەو خەڵکی کە خۆی بە شوێن کەوتوی منەزانانی هەر ئەمە چۆن قبولەکە باشە ژنێکی نەروێجی بڕوە ئینجیل تەوزیعکە لە هەڵەبجە نەرویجش من تەسلیم کاتەوە بە کۆمەڵە جەلاد لەوێ لەسەر مەرجی من هەڵپەڕ نابێ مە معادلەیەکی زۆر زاڵمانێ بەس تۆ کە باسیەوەکەی مناڵەکانەوە قسە لەسەر ناکەم وەکو باوکوانە بەڵام باسی ئەنسار و ئەنسار ئیسلام و قاعیداکەی کە ئەوان تۆڵاکەنەوە دوو شتێ ئێستا وروژان لێرە یەکیانەوەی کە ئەڵێ ئەبێ باجەکەی بن کە مەسەن تۆ بنێرنەوە خەڵکیشکە بەرامبەر بۆ هەڵوێستیە بێت بەڵام لەوانەیەشیش کە باجەکەی با کە ئەو نەبوو بێ مەبەسم لێ نەرویجیش کە باجەکەی ئەوە با کە ئەو نەبوو بێ ئێمەش عەقڵمان پێشکەم سراحە یعنی معقولە ئێستا یەکێک من بنێرە تۆ ئێمە زەریبەکە لە یەکێکی تر وەربگیرێتەوە چۆن شتی وایە حیزبێکی سیاسی قرار بدا کە من تەسلیم بە عێراق کاتەوە بیشیکە دوای داماوێک لە محەڵەی قتارە زەریبەکەی بدا ئەمە بەس لەوە نەبوو وەکو قاعدە تەقینەوە لە ناو نەرویجا بە چونکە باوەڕمان بۆ جۆرەشتانە نییە مە باوەڕمان بەوە نییە کابراایەکی مەدەنی داما و هەر تێکەڵ بە سیاسەتیش نابێ محەڵەیەکی قیتار بتەقێنیتەوە چییە تۆڵە لە سیاسیەگەکەی تۆ کە لەسەر حکومە قەرارێکی غەڵەتیدا نانایمە بڕامان بۆ جۆرەشتانە نییە و ئێمە ئەو ئەمانەش کە مجتەمەع داوینەتێ خیانەت لەم ئەمانەش ناکەین ئەمانە ئەمانیان داوە بە تۆ کە ئەمانیان داوە بە تۆ ئەبێت تۆش بالمقابل وەکو عەقدێک گرێبەستێک وایە وەلەو نادیارە گرێبەستێک کە تۆش ئیمزات کردووە لە دڵی خۆتا ئیمزات کردووە لە دینەکەت ها ئیمزات کردووە ڕۆحیان شەرەفیان پارەیان هی خۆیان و هی هەر کەسێ لەسەر وڵاتیانەژی و ئەمانیان داوەتێ لە ئەمانایە لەبەرەوە من ئەگەر بۆشم بکرێت سەفارەی ئەمریکی بتەقێنەوە هەر نابێ بیکە چونکە وەک من ئەمانم وەرگرتووە سەفیری ئەمریکیش وەری گرتووە ئەم مۆزەفانەش وەریان گرتووە چۆن نەکرێت تەسفیە حساباتی خۆم هی زۆنێکی تر شوێنێکی تر ناوچەیەکی تر بێنت بۆ ئێرە ئێگەر وابێ سۆمالیانە هەر لێرە بێ هەمویان تەسفیە حساباتی یەکتر بکەنەوە نەرویج چۆن ڕێگا بەواتە بۆیە ئەمەش کە ئەم تەعەداش کە لە ئێمە کراوە پێش ساڵێ لەمەوە پێش کابرا هاتووە فیشەک بنە لەو دی و پەردەوە بە دەمانچە چونکە دەمانچە هی هەدەفی بینراوە وەختۆ تۆ لەو دی و پەردەوە پێوەیەنەی تۆ ئیتەقێنی ینی هەر کەسێ بەرکە و قەیناک لە مەلەفەکان نووسراوە قاتڵی جەماعەت وەختێک تۆ کەسێک گەنێرە کابرا لێوەوە تەسفیە حسابات لەسەر ئەرزی نەرویجی بکەن نەرویجی چۆن قوبوڵیەک نەرویجی وڵاتە حەزارەتە بەس کە تۆ ناوی قاعدە هێنی قاعدە تۆڵی تۆ بکاتەوە لێرە چۆن قاعدە مەسەلەن شتێک کە زیاتر باسەکرێ مەسەڵەن باسی تەقینەوەکرێ باسی قەزەی کوشتنەکرێ لەبەرەوەیە نەرویجەکانیش تۆ ڕابن لەوەی کە مەسەلەن لەوە ئەچێ کە تۆ باسی قاعدەکە ینی تەقینەوە بۆ یەکسەرە بەسێتەوە بۆچی خۆی کابراوالی تێک ئەی ئێمە بۆچی لە هی ئەوان واتیان ناگەین بۆچی ئەمە دەجارە پرسیینەوە تۆمە بەستت چی بوو نا ئەو لە ڕوانگەی خۆیەوە ڕوان تۆ هەتای وەرە قسەی بۆ بکەی ئەوەزانە حکایەتی مێشی بووەکەی غەربی خۆی وایە غەربی لوتبەرزە لوتبەرزێکی ئیستعماری چاوشین خۆی پێی وایە پێی ڕەوایە جغرافیای خەڵکی بگۆڕێ چونکە وڵاتەکەی خۆی ئەوروپا یەکەمین قاڕەیە کە ئەو هەموو خەریتەی گۆڕا گەورەترین خەسارەی خوێنی بەشەری لە ئەوروپایە بۆ 99 ملیۆن کەس لە مدەی 36 ساڵە کوژرا لە حربی عالەمی یەکەمە 38 جۆر مردن تەوزیحان کرد بەسەر ئەم بەشەریەتێ لەبەرەوە ئەمانە بۆ خۆیان چایان لەو شتانە ناترسێت تۆ هەتای وارە بۆیان باسکێڵێ کورن خوێنەواری وڵاتی ئێوە هەروایە خۆ تۆ بە قاون حەزارت نازانی بە زۆر جارێ باسیەوە ئەکرێت کە ئەلەن باشە کە دوای ئەو قسانەوتیان ئەگەر مامۆساکرێکار پەیوەندی نییە لەگەڵ ئەنسار و قاعیدەیە چوزانێ ئەو
چوزانێت تۆ چوزانی ئەوان ئەمە تحلیلە خۆ من یەقینم نییە لەسەر ناتەوە من چوزانم من ئەڵێم لەوانەیە ئەم ڕدود فعلەکەی کە بێتەوە ڕدود فعلێک بێت لە چۆ دێتەوە لەم جەماعەتە جیهادیانەوە لەو کەس و کارەوە لەو خەڵکی ترکامان ناسە خۆیمە چوزانی لە سۆمالیەکەوە دێ بۆ محەممەد وێری مەغریبی وەختەکەم چووە سەر کابرای هۆڵندی کوشتیشی بەدەمانچە دوایش هەشت چقۆی لێدا ئاخر وەرەقەشی پێوە چەسپاوتی ئەوەش چقۆکە و پۆلی زۆرەوەش دەمانچەکە مەغریبی کابرا چ عێلاقێکی بەسەر ئەو سڕاع و بار لەوێش گەورە بوو لە هۆڵند لەبەرە تۆ نازانی ئەوەی لە عەقڵی باتنی مسلمانانە زەرع بێتەوە لەسەر ئەمە هەموو زوڵمەی کە لە سەرمانەکرێ چێ دەسەداتە تۆڵەکردنەوە بەڵێ یەکێک دەبێ بە شەرارەی ئیشکردن سپاس بۆ لیدا سەرچاوە